ئێرۆ ڕوونشتنە پەرلەمانی کوردستانی و تایبەت بوو بە باوەڕدانێ بە حکوومەتە نوێ هەرێما کوردستانی هاتە دارخستن و تێدا پەرلەمانی کوردستانی باوەڕیدا حکوومەتە نوێ هەرێما کوردستانی کۆژە 21 وەزیری پێکتێ تەڤایە پێکهاتەیە کابینە نوێ حکوومەتە هەرێما کوردستانی و ئیرۆ باوەڕی پێهاتەدان لە پەرلەمانی کوردستانی بێوی ئاواییە یەک مەسرور مەسعود مستەفا بارزانی بەدەنگی 88 پەرلەمانتاری بوو سەرۆک وەزیرن حکوومەتە هەرێما کوردستانی دوو قوباد جەلال حوسامەدین تاڵەبانی بێدەنگی 73 پەرلەمانتاری بوو جێگرێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی سێ فارسەت ئەحمەد عەبدوڵڵا بێدەنگی 84 پەرلەمانتاری بوو وەزیرێ داد چوار شۆڕەش ئیسماعیل عەبدوڵڵا بێدەنگی 73 پەرلەمانتاری بوو وەزیرێ کاروبارێ پێشمەرگە پێنج ڕێبەر ئەحمەد خالد بێدەنگی 76 پەرلەمانتاری بوو وەزیرێ نافخۆ شەش ئاوات جەناب نووری ساڵح بێدەنگی 81 پەرلەمانتاری بوو وەزیرێ دارایی و ئابووری حەفت دکتۆر سامان حوسێن محەممەد بەرزەنجی بێدەنگی 81 پەرلەمانتاری بوو وەزیرێ تەندروستیێ هەشت ئالان حەمە سەعید ساڵح محەممەد بێدەنگی 85 پەرلەمانتاری بوو وەزیرێ پەروەردە نە دانا عەبدولکەریم حەمە ساڵح عەبدوڕەحمان بێدەنگی 80 پەرلەمانتاری بوو وەزیرێ ئابادانکردن و نیشتەجێکردنێ ده ساسان عوسمان عونی حەبیب بەدەنگی 85 پەرلەمانتاری بوو وەزیرێ شارەوانی و گەشت و گوزارێ یازدە دکتۆر ئارام محەممەد قادر ئەمین بەدەنگی 76 پەرلەمانتاری بوو وەزیرێ خوێندنە بلند و توێژینە زانستی دوازدە دکتۆر دارا ڕەشید محمود بەدەنگی 75 پەرلەمانتاری بوو وەزیرێ پلاندانانێ سێزدە کوێستان محەممەد عەبدوڵڵا معروف بەدەنگی 74 پەرلەمانتاری بوو وەزیرە کاروبارێ کۆمەڵایەتی چواردە محەممەد سعید عەلی بەدەنگی 75 پەرلەمانتاری بوو وەزیرێ ڕەوشەنبیری و لاوان پازدە عەبدوڵڵا محمود محەممەدسان ئەحمەد بەدەنگی 85 پەرلەمانتاری بوو وەزیرێ شەهید و ئەنفالکریان شازدە بێگەرد دڵشاد شوکرەڵڵا بەدەنگی 83 پەرلەمانتاری بوو وەزیرە چاندنیە و ژێدەرێن ئاڵێ حەفدە کەمال مسلم سعید قەرەنی بەدەنگی 85 پەرلەمانتاری بوو وەزیرێ بازرگانی و پیشەسازیێ هەژدە ئانۆ جەوهەر عەبدولمەسیح عەبدۆکە بەدەنگی 80 پەرلەمانتاری بوو وەزیرێ ڤەگوهاستن و گەهاندنێ نۆزدە پشتیوان سادق عەبدوڵڵا بەدەنگی 77 پەرلەمانتاری بوو وەزیرێ ئەوقاف و کاروبارێن ئۆلی بیست کەمال محەممەد ساڵح خەلیل بەدەنگی 85 پەرلەمانتاری بوو وەزیرێ کەهرەبێ بیست و یەک خالد سەلام سەعید بەدەنگی 68 پەرلەمانتاری بوو وەزیرێ هەرێم بیست و دو ئایدن معروف سەلیم بەدەنگی 78 پەرلەمانتاری بوو وەزیرێ هەرێم بیست و سێ دکتۆرە ڤاڵا فەرید براهیم بەدەنگی 83 پەرلەمانتاری بوو وەزیرە هەرێم مسرور مسعود مصطفى بارزاني بخداي مزن سوين دخوم كبدلسوزية وبارزگاري ليكتي پشتی باوەڕیدانێتەوە پێکاتێ حکوومەتە هەرێما کوردستانە سووندا یاسایی خوارک و ئەوە سووندا یاساییژێ سوند بە خۆدایە مەزنک و بە دڵسۆزی پارێزگاریە یەکیتیە گەل و خاکە کوردستانە عێراقێ بکەم و ڕێزێ لیاسایان بگرم 2019 لپرلمان یک سال 1992